هاوڕێیان دۆستان دووبارە سڵاوتان لەبێ بوو بورن بۆ چەند لە دوای کۆچنا و هاوڕێیانی کە هاتن دووبارە بەخێر بێن. من سەرەتا زمۆ ڕۆژنامەنووسم بەشێکی زۆرمان ئێتیان ناسین زۆر خۆشحاڵم کە لەم دۆ خاستیاریان تۆڕە زۆر گرنگە بەڕێوابم. ئەمڕۆ وەکو لە بانگێژنامەکەشا پێمان ببینی چانە باسی بابەتێکی زۆر گرنگ و حەساس و هەستیارەکەین پێوەست بە ناوچەکە بە کورد و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش کوردان لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان بە دیاریکاری سەرەتا ڕۆژاوای کوردستان دەست پێ یەکەینەوە کە هەیە گفتوگۆی کوردی لە نێوان هەسەدە و ئەنە کەسەکە زۆرێک لە بەرەو پێشچوونی بەخۆی بینیمەوە چەند تۆرە زانیاری و زیاتری لە دواتر دەچێتە تەفاسیلەوە لەگەڵ گفتوگۆی کورد لەگەڵ حکوومەتی دیفاکتۆی دیمەشق کە لە تازەترین پێشات ئاگادارن ئەحمەد شەڕ لە بەخۆسەپاندن هەرچێکی ناوانێن وەکو سەرۆکی کاتی سووریا دەستی بەکارەکانی کردووە. ئەمە لە کاتێکا کە تەنها لە ماوەی مانگی ڕابردووە بەپێی ئامارە فەرمیەکان 4 هاوڵاتی مەدەنی لە ڕۆژاوای کوردستان بە فڕۆکەی دەفرۆکوانی تورکیا شەهید کراوە لە پرکی خەرەخۆزاق و لە بەنداوی شیل و لە ناوچەکانی کۆبانێ و سرین و کۆمەڵێک شوێنی دیکە کە دوێنێ لە تازەترین پێشاتدا ناوەندی شاری کۆبانێ بۆدیمان کراوە کە 2 هاوڵاتی مەدەنی بۆ شەهید بوون. ئەمە پەیوەندیدارە بۆی کە لە سووریای نوێیە گوزەرێ کورچی کراوەتە دواتر دکتۆرە تەپاسیلەکەی باسەکات. دواتر لە بەشی دووەمە بەلامانەوە بێن بۆ چەند لە بانگەشتەکەی لە بانگەشتنامەکەی تێی نەبوو بەڵام دکتۆرە خۆی زۆر محتەرمە بۆی کە باسی بکات بەڕاستی ئەویش دۆخی باکووری کوردستانە لە بەکوتی شوێ باسێکیەوە بکەین کە پرۆسەی ئاشتی بەم شێوازێکی ئێستا هەیە لە باکووری کوردستان چۆن دەچێتە پێشەوە بەڕاستەچێتە پێشەوەی کە لایەنە سیاسەکانی یەکەن ئەو دەڵێ سەری زمان و زمانی دایانی شەکل لایەن فەقێکەوە کە ئەمە وەکو لە دوای داری جەمیلبایەکیش لەکێک لە کەناڵ تەلەڤیزیۆنەکان ئاماژەی پێکرد ئەمە تەنها قسەی میدیایە ئەوان هیچی فەرمیان پێ نەگەشتووە بەگشتی دۆخەکە چۆنە باسێکی ئەوەژەکەی لەگەڵ دیدارەکان لەگەڵ ئۆجەلانە لە دوای دیداری باشوور بۆ ڕۆژاوا دکتۆر سەرۆکی کورتی بخاتە سەر. بەڕێز دکتۆر نیکۆلا ئاشرەف کە ڕێزا هەڵگری ڕوانامەی دکتۆران لە یاسای گشتی نەرۆڵەتی سپۆری ود لە دانوستان لە پێوەری دیپلۆماسی نەرۆڵەتیەکان لە زانکۆی قاهیرە، ماستەر لە یاسای تاوانکاری نەرۆڵەتی لە قاهیرە، دیپلۆمی باڵای ئەکادیمی 2 ساڵە لە یاسای دەستوری لە قاهیرە، توێژەری ئەکادیمیە لە چەند ناوەندێکی توێژینەوەی ئەوروپی و عەرەبی و ئەمریکی، هەروە توێژەری ئەکادیمی و ڕاوێژکاری یاسایشی نەتەوەیی لە پەیمانگای دیراساتی جەنگی ئەمریکا و ئاژانسی ئەمریکی بۆ دیراساتی جیهانی. خاوەنی 4 کتێبی چاپکراوە لەگەڵ زیاتر لە 90 توێژینەوەی زانستی لە ناوەندی توێژینەوە جیهانیەکان. من زیاتر قسە ناکەم دکتۆرەگە توانین لە ماوەی نیم کاتژمێردا بۆ دەگەر کەمێک زیاتر پشتمانی زەوە توانین درێژی بکەینەوە دواتر چینە لای ئاوڕیان کە بەنای ئەزانم دوێکی زۆر گەرم دواتر سەرێت. ڕێزانم کاتتان باش، خۆشحاڵم کە هەمووتان لێرە ئەبینم بۆ خۆشم خۆشحاڵم کە لێرە بۆ قسەکردن لەسەر بابەتێکی زۆر هەستیار و گرنگ بەنسبەت گەلەکەمانەوە و بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەنسبەت جیهانیشەوە ئەوەی کە هەیە ئێستا بریتیە لە جێبەجێکردنی نەخشەیەکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سەرەتاکانی لە هەشتاکانەوە و لە نەوەتەکانەوە جاری کە جەختی لێکراوەتەوە کە جێبەجێ بکرێ، بەڵام وڵاتی ئەمریکا و یەکێک لە جەمسەرە زلهێزەکانی جیهان ئەم نەخشەی لەبەردەستا بوو و پرۆپۆزڵەکە پێشکەشی کراوە، بەڵام بە هەندی وەرنەگرتووە لەبەرەوە بەرژەوەندیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پێداویستی بە دیهێنانی خواستەکانی لە ناوچەکانی ژمەترسی و کێشەیەکی لەسەر نەبووە، بە تایبەتر هیچ هێزێکی هەرێمی ئەوتۆ جگە لە رووسیا ڕۆڵێکی ئەوتۆیان نەبووە کە جەمسەرگیری لەگەڵ ئەمریکایان بکەن و 20 ساڵی کۆتاییش بە دیاریکراوی چین بەرەو پێشوونێکی زۆر گەوری بەخۆیەوە بینیوە خۆی ئەم بابەتانە و خۆی ئەم گۆڕانکاریانی کە هاتۆتە پێشەوە وای کرد کە ئەم نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیە بە جۆرێک لە جۆرەکان بکرێتە بەرباس و بە جۆرێک لە جۆرەکان ئەمریکا ئیسرائیل لەگەڵ هاوپەیمانەکانیان لە ناوچەکە زائیدەن ئەوروپیەکان بە دیاریکراوی مەبەستم لە وڵاتانی ئەندامی ناتۆیەکە ئاواتەخوازی ئەو بن کە بتوانن ئەم هاوکێشە نوێ یاخودەوەی کە ئەو نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ بکەن. ئێمە ئەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند وڵاتێکی زۆر ئەژێتە خۆی، سیستەمەکە بە شێوەیەکی گشتی سیستمی حکومڕانی یا سیستمی شمولیە یا دیکتاتۆریە یا تۆتالیتاریە. ئەمانە بە ئاسانی نا دەوڵەتانی زلهێز بە تایبەتر ئەمریکا ئەیتوانی لەناوە بیاوەخەن بۆ بیکە ئەوەی تۆکێ دەوڵەتی دام و دەستگایی ئەمنی بزاڵە بەسەر خەڵکەکە کە نانێژ
هیچ جوڵەیەکی شۆڕشگەڕێ ڕوو باکۆ و سیستمەکە ئەرەس پێ بهێنن و لە هەمان کاتیشا گۆڕانکاری یاخود تەقینۆتی ئەوتۆ لە ناوچەکە ڕووی نەئەیان کە ببێ بە دەرفەتێک بۆی ئەمریکا بتوانێت پرۆژەکانی خۆی تیا بەجێبەجێکات تا ئەو ساتە وەقتی کە دوای ئەوەی کە بڕیار ئەدرێت طبعاً مازانی لە هەشتاکان و ئەمریکا ئامادەی هەبووە لە ئاوەکانی دەوروبەری عێراق و ئەوەی کە پێوتێ وڵاتانی کەنداوە بە دیاریکاری مەبەستم لە کەنداوی عەرەبیە کە فارسیشی پێڵن بەڵام نەیتوانی بێتە سەر گشتانی تا ئەو کاتی کە عێراق هێرشەکاتە سەرکۆی ئەو دۆخەی کەموو ئەیادەنەوەتەکانە دوای ئەوە لە 2003 کە حکوومەتی عێراق ئەڕۆکردێت لەو کاتەوە ئەمریکا لە ڕووی ئامادەی سەربازی بە بنکە و بارەکەکانەوە بۆ جێزانی کەفی ئەوتی هێزی زیرەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەجاریدایی کە عێراق شەقەکەیەتی ئامادەی هەیە وردە ئەو بنکە و بارەگاری تریشی کە لە وڵاتانی ترێک بە بۆ نمونە لە بنکەی ئەدید ژمارەکە زۆر ئەکا لە تاوەر 22 لە ئەردەن بە هەمان شێوە ژمارەکان زۆر ئەکا لە ئیسرائیل بنکە و بارەگاکانی زۆر ئەکا کۆمەڵە بنکە و بارەگای تری نییە لە ناوچەکە ئەمانە هەمووی قایمتر و بەهێزتر و زۆرتر ئەکا بۆ ئەوەی ئەزانێت کە ئیترەمە کەوتۆتە قۆناغێکەوە پێویستەکە ئەو پرەنسیپی کە پێوتێ پرەنسیپی کارتەر بۆ پاراستی بەرژەوەندیەکانی وردە ئەکەوێتە مەترسیە و کورتەی پرەنسیپی کارتەر پێم وایە هەمووتان ئەیزانن ئەوەیە کە ئەمریکا وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵمانی هەرچی ڕێڕەوی ئاوی هەیە هەرچی ئەو ڕێگایانە وشکانیە کە ئەکەوێتە سەر ڕێڕەوی ئاوی و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشت و بە دیاریکاری وڵاتانی خەلیج ئەم ناوچانە لە بروی دەوڵەمەندن بە وزە بەشێک لە درێژکراوی ئاسایشی نەتەوەی ئەمریکادا هەیە دەبرێت لەم ڕواگەیەوە دەستی بەسەر ناوچەکەیان بێتووە ئەوەی کە دۆخەکەی تەقانەوە گۆڕانکاریەکەی دروستکرد بریتی بوو لەو پەنجێشیە زۆرەی کە ئێران لە ناوچەکەیان کرد بە تایبەتر دوای ڕۆحانی عێراق و بەهێزبوونی ئێران بە جۆرێک لە جۆرەکان وەپەرەپێدانی توانە ئەتۆمیەکانی خۆی بە جۆرێک کە توانێتی بێ بە وڵاتێک داخلی دارەساندن بێ لەگەڵ ئەمریکایە بتوانێت هەژمونی هێزی خۆی بسەپێنێ و لە هەمان کاتە ئەو جوڵەی کە لە 2011 وەلایەتی ئەو تێشەڵشی بەهاری عەرەبی ئەمە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شڵەقان جێگەی زیاتری ئەمریکای کردەوە بەڵام ئەوەی کە گۆڕانکاریەکەی دروست کرد کە نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ بکرێ و سەرەتاکانی بە ئاشکرا دەربکرێت بریتی بوو لەو ڕووداوەی کە لە غەزەوەیە ئەوەی کە پێوتێت تۆفانی ئەقسا طبعاً ئەوە بۆ کورد من هەمیشە ئەڵێم ئەو ڕووداوە ڕووداوێکی وەرچەقانی مێژوویە کە لە بەرژەوەندی کوردە بەڵام بەنسبەت عەرەب و گەلانی تری ناوچەکە بە تایبەتر ئەوانەی کە بەرتیاڕوانینێکی ناسیۆنالیستیەوە ئەڕوان لە گەلانیتر بە دیاریکاری مەبەستم لە عەرەبە بەڕاستی نەهامەتێ بەسەر ئەوانە چکەوەی کە پێوتێ سیستمە سیاسەکانیان هەڵ ئەوەشێتەوە ئەوەی کە پێی ئەوتێ دەوڵەی ئەسکەرتاری یعنی وڵاتی میلیتاری وردە ئامادەی نامێنێ خێروبێری وڵاتەکە سامانی سروشتی وڵاتەکە داهاتەکانیان چیتر لە دەستی خۆیان نامێنێ بگرێ بە پێچەوانە وایان ویەکە لەگەڵ ئەمریکا داخل ڕێکوتنامی ئەمنی بن بۆی سیستمە سیاسەکانیان پارێزن یعنی پاڵ بن بە ئەمریکای کە پێوتێ ئیتیفاقیاتی ئەمنی و سەرەتای ئەوەشمان بینی کە وردە یعنی وڵاتی عەرەبی بە دیاریکاری مەبەستم لە وڵاتانی کەنداوە بۆ پێیکە دەوڵەمەند و ئەو وڵاتانن کە وزەیەکی زۆریاتیایە هەر هەمووی بە تەقریبی جگە لە قەتەر ئەویش بە جۆرێک لە جۆرەکان داخل بووە کۆی سەرجەمی ئەو وڵاتانی تر داخلی ئەو ڕێکەوتنامە ئەمیانە بوون تەنها بۆ ئەوەی کە پارێزن و دەسەڵاتیان بهێڵەوە کۆی ئەم گۆڕانکاریانە لە ناوچەکە وای کردووە کە دەرفەتێکی نوێ بۆ کورد بێتە لێشەوە ئێمە ئەزانی لەگەڵ بەهاری عەرەبیە ڕۆژئاوای کوردستانیش بە جۆرێک لە جۆرەکان بۆ توانابووی کە تیایە بۆ پەروەردە فکری کە ئێمە هەمیشە بەترسەوە لی ئەڕوانی بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە گەلی کورد دانی پیابنی و ئەوەی کە کراوە لەسەر ئەرزی واقع لەلایەن کۆی پارتە سیاسەکانی هەموو باشەکانی کوردستانەوە دانی پیابنی ئێمە و باسی بکەین بۆ ئەوێ بەنمونێک بتوانین وەری بگرین بە کورتیەکەی ئامادەی ڕۆژئاوای کوردستان لە ڕووی ئایدۆلۆژیەوە کە ئێمە ئەتوانین بڵێین بریتێ لەو فکری کە پەکەکە تاکی خۆی پێپەروەردەکردەوەی کە پێوتێ زەمینەسازی بۆ شۆڕشێکی گەورەی ناوخۆیی لە سووریا لە ڕۆژئاوای کوردستان بە دیاریکاری مەبەستمە ئەو ئامادەسازی لە ڕووی تاکەوە ئامادەی هەبوو لە ڕووی سەربازی و بە جۆرێک لە جۆرەکان ئامادەی هەبوو لەگەڵ ئەو دۆخە هەرێمی کە ڕوویان لە ناوچەکەیان بۆ نمونە ئەو شەپۆلی کە بی ئەوروپا شەپۆلی شۆڕشی بەهاری عەرەبی ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئامادەی هەموو زەمینە سازەکانە توانێتی شۆڕشی خۆی بکات و ئەو شۆڕشە ئەوەی کە جێی خۆشحاڵیە بە سەرکەوتنی کۆتایی هات توانیان بەشێکی زۆر لەو ناوچانی کە کوردنشینن ئازادی کرد لە ژێر دەستی سیستمی باسی عەرەبی سووری و لە هەمان کاتە توانیان ئەزموونێکی خۆسەر دابنێن ئەوەی کە پێوتێ ئیداری خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان هەر لە سەرەتای بنیاددانەکە و خۆڵیانە ئەم بنیاددانێکی دابودەزگایی بێت دوور لەو مۆلکەی کە لە ناوچەکانی تر هێمە بە دیاریکاری بەستم لە باشوور لە دوای ئاماژەیەکی ئێم بۆچی چۆن و
هەردوو لایەنە خراپ و باشەکەی کە لە باشوورە ئامادەیە توانیان بە دامەزراوەیکەن تاکسازیان کرد ئەو کەبی و تێپەروەردەی نەتەوەی ئایدۆلۆژی ئەوەی بە ئاڕاستەیەکی پراگماتیکیانە بەرژەوە جێخوازانە مامەڵە بکرێت لەگەڵ دۆزی کورد و ئەو گۆڕاکاریانی کە ناوچەکە ئامادەیە و لە هەمان کاتە ئەوەی کەبی ئەو تێدامەزراندنی هێزێکی نیزامی یەکگرتووی تەنای کوردی هێزەکانی پاراستنی گەر لەگەڵ هێزەکانی پاراستنی ژیان یەکەگە و یەکەژە ئەم هێزانە ئەوەی کە دەرفەتی بۆ ئەم هێزانە ڕەخسان کە ببن بە هێزێکی نێودەوڵەتی و بچنە بەشێک لەو هاوپەیمانی نێودەوڵەتی کە ئەمریکا ڕابەرایەتەکە بریتی بوو لە دەرکەوتنی داعش طبعا دەرکەوتنی داعش من ناچمە سەری و زۆر باسی وردەکاریەکانیشی ناکەم بەڵام دەرکەوتنی داعش بۆ خۆی ئێمە تا ئێستا لە ناوەندە توێژینەوە گەورەکانە لە ڕووی ئەکادمی و هەمیشە وا لێکمان ناوەتەوە کە دەرکەوتنی داعش بریتی بووە لە جوڵەیەکی ئیسلامگەرای سیاسی تونڕەو بەڵام لە بنەڕەت تاوانیە ئێستا دیراسات شتێکی تر ئەڵێ ئەمە بریتی بوو لە ئەوەی کەپی ئەو تێک بەرهەم هێنداوێت یاخود مۆدێلێک بۆ تێکدانی ئارامی ناوچەکە بەڵام ئەوەی کەپی ئەو تێک ناهاوسەنگی یاخود خەلەل لە منزومەی قیەمی لەگەڵ ئەخلاقی عەرەبە وای کرد کە ئەمریکا بتوانێت ڕێکخراوێکی لەو جۆرە دروست بکە ناسنامەی زیاتر لە 82 بۆ 83 وڵاتی جیا بۆ بکاتەوە و ئەوەی کەپی ئەوەتیە بە ئیسلامیکردنی جیهادی سەلەفی سیاسی بموژێنێتەوە بەڵام ڕاستە ئەمە دروستایی نییە ڕۆژئاوا تورکیا توانیت ئیستیغلالی ئەمەکە دەرکەوتنی داعش لەو ناوچانی کە پێوتێ هێڵی وزە و لەو ناوچانی کە ئەکەوێتە بە جاریکاری لە نێوان عێراق و شامە یعنی سووریایە وای کرد ئەمە دەرفەتێکی زێڕینی ڕەحسان بۆ هێزەکانی کورد لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەوەی کە ئەم هێزە ڕاستە جیهانی ڕۆژئاوا بۆ تێکدانی ناوچەکە بۆ تێکدانی ئەو هێڵەی کەپی ئەوتێ هێڵی نابۆکۆ کە یەکتر بڕی گواستنەوەی وزە ئەکەوێتە ئەو حەقلی کە بێتە حەقلی عوکاز لە ئەنبار ئەمەی دروست کرد بەڵام تورکیا بوو بە حازنەی تورکیا بوو بە حازنەی بۆ خۆراک پێدەری بۆ پاڵپشتیکاری بە جۆرێکە ئەم هێزانە هەڕەشیان بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی دروست کرد لە مەیدانا هیچ هێزێک نەبوو بتوانێت ڕوبەڕووی ئەم گروپە توندڕەوە سەلەفیە جیهادیە ببێتەوە دەرەنجام تاکە هێزێکە لەسەر زەوی توانیکی ڕوبەڕوویان بێتەوە شەڕبانانی ڕۆژئاوا پێشمەرگەکانی باشوور و ڕۆژهەڵات لەگەڵ گەریلاکانی باکوور واتە تەنها هێزە کوردیەکان توانیان بەرەنگاردنەوە ئەمە وای لە ئەنجومەنی ئاسایش کرد کە لەگەڵ ئەوەی بڕیارێک دەربکا بۆ دروستکردنی هاوپەیمانێکی نێودەوڵەتی پێویستی بۆ بوو کە هێز ڕەوانی ئەو ناوچانەکە ئێمە ئەزانی بەشێکی زۆری وڵاتانی زلێزی و بریاریستی هەمیشە یانێ زۆرترین دەستکەوت بەدی بهێنن بە کەمترین زیان لە مەیدانە و بە کەمترین تێچوون لەبەر ئەوە ومن پێشم وانیە لە جیهانە ئەمە مجاملە نییە بە خەیاڵڵاویش قسە ناکەم بەڵام واقعی جەنگی لە مەیدانە پێم وانیە هیچ سەربازێک هەبێ هیچ جەنگاوەرێک هەبێ بە ئەندازەی جەنگاوەری کورد لە کۆی پارچەکانی کوردستانە بتوانێت ئەبۆ جۆرەبی ئەوەی کە مەشق پێکراوە بێ ئەوەی چەکێکی زۆری لەبەردەستا بێ ئەوەی ڕاهێنراو بێ بتوانێت لە مەیدانە ئەبۆ جۆرە ڕوبەڕووی دوژمن بێتەوە سەرکەوتنی شتۆمارکە ئێمە ئەمان بینی سەرەتاکانی ڕوبەڕووبوونەوەی داعشیش پاڵپشتێکی نە ئاسمانیمان نەبوو نە پاڵپشتی جەنگیمان نەبوو نە هێزەکانیشمان مەشق پێکراون بەڵام توانیان ڕوبەڕووی گروپێکی وەکو داعش بەدەستەرجەنیان ئەم ڕاهێنراون هەم چێکێکی زۆریان بەدەستەوە بۆ چەکانی کە حکوومەتی عێراقی سوپاکەی هەڵهاتن کەوتە بەردەستی ئەوە تقریباً بە نرخی کەوتێ 28 ملیار دۆلار کەوتە بەردەستی ئەوان و ئەو تانک و زیرەپۆش و جۆرە چەکە تازانە بەرامبەر بە کورد بەکارهێنرا خۆی ئەم بابەتانە وای کرد کە سەرنجێکی زۆر بچێتە سەر ئەم هێزە کوردیە جەنگاوەرانە هێزی نیزامی سەرجەریان وان لێ هات کە ئەمریکا بیانکە بە بەشێک لە هاوپەیمانێتی نێودەوڵەتی ئەم هاوپەیمانی نێودەوڵەتیە بوو بە دەواازەیە کە کورد ببێ بە بەشێک لە هاوکێشە نێودەوڵەتیەکانە ئەم دۆخە بەردەوام بوو تا ئەو کاتی ئەوەی کەپی ئەوەتیە سەرکەوتن بەسەر داعشان لە ڕووی مەیدانیەوە نەک لە ڕووی ئایدۆلۆژیە ئایدۆلۆژیا مازانی بە ئاسانی لەناو ناچێت مەسەلی سەرکەوتن بەسەر داعشا لە 2017 وای کرد بە جۆرێک لە جۆرەکان و هاتنی ترەمپ بۆ سەردەسەڵات وای کرد بە جۆرێک لە جۆرەکان لە 2016 بۆ 20 جۆرێک لە پەیوەندیەکان ساردنەوەیکی بەخۆیەوەی بەتایبەتر کە جمهوریەکانی داعش وردە وردە دەکەنی و دوای ئەوەی بابەتێکی تر هەبوو لە سووریا ئەوەی کە پیان دابەشکردنی ناوچەی هەژمون بەدیوێکی ترا ئەمە پاڵی بە ئەمریکاوەنا کە لە هەندێ ناوچە بکشێتەوە پشتیوانەکانی بۆ هێزەکانی سووریای دیموکراتی ئێستا کورد باڵا دەسەتیا و سەرجەم ئەوەی کە کەوتێکە مەرەتاوەکانی تر بەشدارن تایە لە حەویەکی نەپێدێت
وای کرد کە بکشێتەوە لە ناوچەکانی ئەفرین و هێستی و سەریکانن بە کوردیەکەی تەسلیمی تورکیای کرد. ئەم ئەزمونە ئێستا لە خەیاڵدانی هەموو تاکێکی کووردا ماوەتەوە، بەڵام بۆمان کاریگەریەکان دوای تۆفانی ئەقسا دۆخێکی تازەی هێناوەتەکایەوە، دۆخێکی لە ئاستی وزا بۆ ئێمە هێناوەتەکایەوە، دۆخێکی لە ئاستی سەربازی بۆ ئێمە هێناوەتەکایەوە و دۆخێکی تری بۆ ئێمە هێناوەتە بوون کە بریتیە لەو دۆخەی کە وا پێویستەکە وە کورد تایە بۆ بە پارێزەری ئاشتی و ئاسایشی نەتەوەی ئیسرائیل کە بەشێکە لە ئاشتی و ئاسایشی ئەمریکا. ئەوەی کە ڕوویان لە ناوچەکەیە تەقینەوەیەکی گەورەیە بە ئەوەی کە پێوتێ تۆفانی ئەقسا بە تیاوانی خوان تەمان تۆفانێکینەوە شکستە بە نسبەت ئەوانەوە. وای کرد کە ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتتر ئەمریکا بۆ ڕوودێتەوە کە لە ناوچەکە بەژۆندەکانی پاڵ کردوتە مەجلیسەوە. ئەگەر دۆخەکە ئەبەم جۆرە بڕوە ئەوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەدەستەیە بە تایبەتتر کە هێزە پرۆکسیەکانی سەردەگەران لە عێراقا حکومەکەن نەکرد باڵا دەستن بەڵکو حکومەکەن لە ڕێگەی کە پێوتێ ئیقالی تەنسیقیەوە و لە هەمان کاتا لە ئێمەدا ئامادەیان هەیە لە ڕێگەی حوسیەکانەوە دەستیان بردە بەسەر دەریای سووریا ڕەشن بۆ سەر ئەو دوو بەندەرە گرنگی کە پێوتێ بەندەری ئیلات لەگەڵ بەندەری حەیفایە بەنسبەت ئیسرائیلەوە. سووریا بریتی بە لە حەوشی پشتەوەی ئێران و لە هەمان کاتا بەنسبەت فەلەستینەوە و بەنسبەت دەودانی شەوکەی مازانێت حیزبوڵای بوو لە سەڕاستی ئێران بوو لەو ناوچەیە. ئەمە وای کرد کە ئەمریکا درک بە مەترسیەکان بکات بە تایبەتتر کە ئاسایشی نەتەوەی ئیسرائیل ئەپێکرێت لەو ڕووداوەیە. ئەمە وای کرد پێش ئەوەش بە چەند مانگێک بەم ئەزانیاری هەواڵگیری هەبوو کە ئاماژەی بۆ ئەیان بۆ ڕاکاریەکی یاخود ڕووداوێکی ئەمنی سەربازی ناوچەکە ڕۆیە بۆ پێی کە ئەندێشەیەکێ لە 1970 کە ئیسرائیل بە هیچ جۆرێک لە جۆرەکان کە ئەوەی پێوتێ سەنگەری ناوخۆی جەبەی داخلی خەلق ناکرێت ناتوانێت بەزدەریە بۆ پێی ئەمی کە تۆ حکومەتی ئاسنی کۆمەڵە سیستمی تایبەت بە خۆیان هەیە ئارۆیەک ئارۆدوو ئەمانە ئەتوان پاتریۆت ئەتوانێت سنوورەکانی پارێزن بەڵام کاتێک هێرشەکە ڕوویا بۆیان دەرکەوت نەخێت. ئەم بابەتە بۆ جۆرە نییە کە وڵاتانی زەویێست لێ ئەڕوانن بە دیاریکراوی ئەمریکا. ئێمە بینیمان لەمانی پێشتر بینیمان کە ئەمریکا هەوڵی ئەوەی کە پێوتێ زیینکردنەوەی ڕێکەوتنانی ئیبراهیمی هێنایەکایەوە هەوڵی ئەوەی کە پێوتێ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بکات کە گەشتە سەر ئەوەی سعودیا لەگەڵ ئیسرائیل ئەم پەیوەندیانە ئاسایی کاتەوە ڕێکی بخات و بەشێک لە وڵاتانی کەندا و ئامادەیان یا بۆ بی کە سعودیا قوڵایەکی ئاینی استراتیژی هەیە بەسەر یعنی لە ناوچەکەیە. ئەمە وای کرد کە ئێران مەترسی بۆ دروست بێت گروپەکانی حەماسی جوڵان لە ناو فەلەستینا بۆ هێرشکرد لەسەر ئیسرائیل پێش ئەوەش ئامادەکاریەکی جەنگی نائاسایی هەبوو لە حەوزی دەریای سپی ناوەڕاست لە پاسفیکا لە دەریای پاسفیکا و لە هەمان کاتا ئەو خەتی کە پێی ئەوتێ دەریای سوور و لە گەلووی هۆرموز جوڵەکانمان ئەبینی و لە کەندەرە ئەدەنیش ئەمانەمان ئەبینی. ئەو کاتە من بۆ خۆ بەرنامەیەکمان لەسەر کرد لەگەڵ بەڕێزان لە کورساکە جوڵەکان جێی گومان بۆ هەمووی ئەوترا کە ئەمریکا ئەکشێتەوە لە ناوچەکە بەڵام ئەو ئامادەکاریە جەنگیانە پێیان وتی کە ئەمریکا ناکشێتەوە نەک ناکشێتەوە نەگە چوارچۆی هاوپەیمانی لەو دەوڵەتی بۆ بەرەنگاربوونی داعش ئەکشێتەوە نەوەکو ئەوەی کە دوو ڕێکەوتنانی استراتیژی و ئەمنی لەگەڵ ئەمریکا ناوچەکە ئەکشێتەوە بگرێ بە پێچەوانەوە جێبی خۆی قالتر ئەکا و جوڵەی سەربازەکانیشی ژماریان بەردەوام زیاد کرد کە ئەم ڕووداوە ڕوئیا لە ناوچەکە و ئەتەقێتەوە لە ئەمریکا ئەکا ئەوەی کە پێی ئەوتێ هاوکێشە نێو دەوڵەتەکان بگۆڕێ. هەنگاوی یەکەم بەوە دەستی پێکرد کە پێی ئەوتێ لێدان لە هێزە پرۆکسیەکانی سەردە ئێران بە چەند مەرحەلەیەک سەربازیە پێم وانە زۆر بۆ جەنابتان بێنەوە کە پێوتێ پرۆسەی داماڵینی ئاسمانی دواتر لێدان لە کۆگاکانی چەک و تەقەمەنی دوای ئەو خۆنانێکی ترێ لێدانە لە توانامویەکان ئەبەمانە و ناوچەکەی لێک داماڵی هێزە پرۆکسیەکانی لەناوبەر بەڵێ بۆی کاتەکە پۆزینەوانێ ئێستا قسەیەکەی لەسەر بابەتی پیشانەوەی ئەمریکا ئێستا ئەچمە سەرەوە لەگەڵ پەیوەندی کورد و کورد و پەیوەندیەکە لەگەڵ دیمەشق بەڵێ ئێستا ئەچمە سەرەوە ئەم کە ئەم هێزانە لێیدا وردە سووریان لاواز کرد بۆ جۆری کە بەرەنجام سووریا کەوتنی سووریا لە ناوچەکەیە قۆناغێکی نوێی هێنایە تایەوە ئەوەی کە پێی وابێ دەرکەوتنی سووریا ڕووداوێکی ئاسایی بێپلانە بابەتێکی هەڵەیە لەبەرەوە بە ڕێکەوتنیەک لە نێوان ئیسرائیل و رووسیا بۆ پیشانەی رووسیا لە هەندێک ناوچە بۆ ئەوی ئیسرائیل جێبگرێتەوە و لە هەمان کاتا ئەو بێدەنی ئەمریکا لە ڕووداوەکان پێمان ئەڵێ کە ناوخۆی رووسیا بریتیە لە نەخشەیەکی ئەمریکی بۆ دەستگرتن بەسەر سووریا تەنانەت بە مەبەستی جێگیرکردنی خۆی لە ئەمریکا تاکە هێزی هاوپەیمانان تاکە هێزی ئەمریکا لە ناوچەکە بتوانێت ڕۆڵێکی کارە و کاریگەر ببینێ بتوانێت هاوکێشە نێو دەوڵەتەکان لە بەردەوەندی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپای لای کات و بریتیە لە کورد ئەم دۆڵەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە لە ناوخۆی
سووریا بریتە لە دۆخێکی نوێی ناوازە کە من ناوە قۆناغی زێڕینی کورد ئەم دۆخە نوێیەوە ئەگات کە کورد هەردوو ئەزمونە حکومڕانیەکەی لە باشوور پێمازانین جۆرێک لە جۆرەکان باشوور پەرامێز کرا لەبەر دوو فاکتەر فاکتەرێکیان ئێمە ئەوەی کە بی ئەوتێ زۆنی سەوز چۆ پاڵ ئەوەی کە پێخۆی هاوپەیمانی هەیە نزیکبوونەوەی ساڵ قۆناغێکی دوور و درێژە بەڵام لەسەر بەرەی مقاومە هەژمان کرا لەسەر ئێران ئەمە خاڵیەکەم بەنسبەت زۆری زەردیشەوە يعني ئەوەی زۆری سەوز بەنسبەت زۆری زەردیشەوە ئەو جەمسەرگیریە دروست بوو کە بریتێ لە جەمسەری تورکی جەمسەری تورکی واتە دنیای سونەگەرایی ئیخوانی کە ئەمریکا ئەمەشی پێوەکراوەتەوە ئەمریکا تورکیا خەزانین ئێمە وڵاتێکی پراگماتیکیە زوو خۆی ئێپاڵ ئەو جەمسەری کە دژی ئەمریکا لە دیاریگای مەبەستم لە جەمسەری چینی رووسی ئێرانی تورکیا کە قەتەریشان لەگەڵاوە کۆی ئەم بابەتانە وای کرد ئەم گۆڕانکاریانە بەڕێکەوتن لەگەڵ هەتە شایعی تاقیدیشان سووریا بکەوێت و لەگەڵ رووسیا ینی ئەوەی پێوتێ ناوتوانم بڵم ڕێکەوتن بەڵام لێک تێگەشتێکی پێشوەختە بۆ ئەم دۆخەنوێ هاتە پێشەوە ئەوەی کە ئێستا لە سووریا ڕۆئەیە بۆ کورد بۆ ئەوەی کە لە باکوور ڕۆئەیە بۆ کورد و ئەو دۆخەی ئێمەیان لە باشەژکە ئێمە ئەزانین دوای ڕێفراندۆم لە 2007ەوە گەشتی نامەکەیتی دەرسن لەگەڵ هەڵوێستەکانی مەرگۆت بەرامبەر بە سەرکردایەتی کورد هەڵوێستێکی زۆر نەرێنی بوو دیاریبوویە ئاستەکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان نابێ مامەڵە لەگەڵ کووردا بکرێ بە دیاریگەی مەبەست نەفاتی دیموکراتی کوردستانە هەنێ تەرتیباتی گۆڕانکاریشیان کرد لە ناو دۆخی هەرێمی کوردستانە هەر لەوە واقع بوو بەڵام ئێستا قۆناغەکە جۆرێکی تر هاتوۆتە پێشەوە دۆخەکە بە تەواوەتی گۆڕاوە گۆڕانکاری ئەم دۆخەوای کردو کە ڕۆژئاوای کوردستان ببێ بە چەقی گۆڕانکاری و پەیوەندیەکان و دووبارە بەهێزکردنەوەی باشوور بە پشتیوانیکردنی باکوور کە لە ئالوساردا گۆڕانکاری لە باکووریشە لەگەڵ ئەوەی کە بی ئەو تێجێگیرکردنی ئەزموونی خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا یەک دۆخێ لە ناوخۆی سووریا دۆخێکی شڵەقاوە بەم جۆری ئەگەر ئێستا ئاوا تورکیا پلانی بۆ داناوە بڕوە ئەم دۆخە ئەکرێت بێ بە هەڵەشە لەسەر ئامادەیی کورد لە سووریا بەڵام یەک بابەتێ ئەمریکا هەرگیز وان بەوە لایە گۆڕانکاریەکانی ئەمڕۆ دوێنێ کە لە سووریا ڕوویاوە بەوەی کە ئەحمەد شەرع کە لە بنەڕەتا خۆی ئەبوو محەممەد جۆلانیە و ئەو فۆرم و ئەو کەسایەتە ئەو تێڕوانینە و ئەو ئایدۆلۆژیای هەر فڕێنەیەوە ئەبوو محەممەد جۆلانی ئێوێ خۆی وەکو بەشێک لە پرۆسی سیاسی جێگیرکەوە بەکرداریش کردی بە هەماهەنگی و هاوکاری تورکیا لەگەڵ ئەو گروپانەی کە بێ ئەو تێ گروپی میلیشیایی مرتەزەقات یعنی بەکرێبیراوە هەموویان سەر بە تورکیان ئەیانێ تۆسی ناو خۆی سووریا هێورکەنەوە بە جۆرێک لە جۆرەکان کە بتوانن دام و دەستگاکانی دەوڵەت لە دەرەوەی ئەو پێوەی و بنەما ناوخۆی نێو دەوڵەتیانی کە هەیە دامەزرێنەوە جارێکی تر بە جۆرێک کە بتوانن حکوومەتی نوێی سووریا سەر پێ بخەن ئەوەی کە بێوتێ سیستمی بەرگریەکەی دروست بکەنەوە بۆی لانی کەم بتوانن بربەرەکانی هێزەکانی هەرسەردە لەگەڵ ئەزموونی خۆسەری پێ بکەنەوە طبعا ئەمە پیلانێکی تورکیە لە ناوخۆی سووریایە بەڵام دەرەنجام ئەمریکا بە هیچ جۆرێک لە جۆرەکان بوار ئەبەم دۆخ و ئەبەم بابەتە نایەت ئەوەی کە بی ئەوە تێ بابەتێکە پێوتێ تەجوید بە نێودەوڵەتیکردنی دۆسی سووریا ئەمە ئامانە سەرەتایەکان پێمان ئەڵێن ئەم هەنگاوانە وردە ئەگەر لە ئێستاشانە بێت لە ئایندەیە چاوەڕوانی ئەوە ئەکرێت کە دۆسی سووریا بەرەو تەجوید بڕوا بەرەو بە نێودەوڵەتی بوون بڕوا ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل ڕاگرتووە چەند بابەتێکی وردە یەکەم ئێمە ئەزانی ناوچەی ڕۆژئاوای کوردستانەوەی کە پێوتێ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەم ناوچەی هەژمونی ئەمریکایە چۆن کاتی خۆی لە 2003 باشووری کوردستان یعنی هەرێمی کوردستان بریتی بوو لە ناوچەی هەژمونی ئەمریکا قاعدۆ بنکەوە بارەگاکانیان قیاداتی عەسکەریان لێرە بۆ ڕۆژئاوای کوردستانی بە هەمان شێوەیە ئێستا ڕۆژئاوای کوردستان هەمان دۆخی 2003 باشووری وەرگرتووەتەوە ئێمە ئەزانین ئەمریکا بەری جۆرێک لە جۆرەکان نە باشووری کوردستان نە ڕۆژئاوای کوردستان چۆڵ ناکات لەبەر پرۆژێکی نێودەوڵەتیە کە هێڵێکی نوێیە پێوتێ هێڵی گەشەپێدانی هاوچەرخمی ئەمریکی بەرامبەر بە بۆ هێڵێک کە پێوتێ هێڵی ئاوریشمی چین ئەم هێڵە جێبەجێ ئەکا هیچ مەجالی تیانە لە بەندەری فاوەیەکە کەرکووک بۆ پێیکە کەرکووک ئەوەی ئێمە پێڵێن K1 کێکە کەرکووکە وان یعنی بنکەی یەکە ئەمە هێڵکاریەکی وزەیە لە کەیەوە بۆ ئێش یعنی حەیفا کۆمەڵێ بنکە و ناوچەیەوەی کە پێوتێ نۆبڵ ئیلیمەنتسیانی و ناوچانی کە دەوڵەمەندن بە وزە ئەم بنکانە بە K1 K2 یەک تا ئەوە تا ئێجەکان تا ئەگاتە بەندەری حەیفا کە بەندەرێکی نێودەوڵەتی و ئیسرائیل بەجیهانەوە پێەیە ئەمە بەپلێ بەندی ئەڕوا لەبەر ئەمریکا بەری جۆرێک لە جۆرەکان دەست لە ناوچەکە هەڵماگرێەوە چوار بنکەی گەورەی هەیە کە پارێزگاری ئەلەم هێڵە ئەکا یعنی لە چوار بنکەی
سەربازیەوە چاودێری باشوور و ڕۆژئاوای کوردستانە یعنی پارێزێ بە کوردیەکەی بنکەیەکی هەیە ئەوەی کە پێوتێ بکەی ئەین ئەسەد لە ئەنبار هێڵی ئۆکازی بێ هێڵی ئۆکازی ژادێکی تر گرێدراوی چێڵگەی ماری لە لەسەر پێناراوەکانی غەزەکە ئێستا بەدەستی ئیسرائیلەوەیە و لە هەمان کاتا گرێدراوی ئەو چێڵگەی کە پێوتێ چێڵگەی کۆرمۆر لە چەڵچەماڵ و سەر بەکەر بووکە ئەمە جارێکی تر یعنی ئەم سێ کوچکەیە ئەم سێ هێڵە هێڵی وزەن جارێکی تر گری ئەدرێتەوە بۆ سێ چێڵگە گازی سوشتی کە لە دووری قوبڕسی یۆنانی دۆزراوە لەبەرەوە ئەم ناوچەیە بەهیچ جۆرێک لە جۆرەکان لە خەیاڵ دوورترە ئەگەر ئێمە بڵین ئەمریکا بە هەردوو شێوازێکی ناوچەکە چۆکایەکە ڕۆژەکانی داعش بەردەوامە لە چوارچێوەی هاوڵێمانی نێودەوڵەتی چۆڵیلاکە دوو وەکو ئەوەی کە ئامادەی هەیە پرەنسیپی کاتە جێبەجێکە ناوچەکە چۆڵناکە لەبەر لەو ڕوانگەیەوە ڕۆژئاوای کوردستان پارێزراوە بەگشتی بەڵام بەرامبەر بە هاوڕەشە هەرێمیەکان کە تورکیایە ئەمریکا و ئیسرائیل هۆشداریەکی گەورەیان ناوە بە تورکیا کە بەهیچ جۆرێک لە جۆرەکان بۆی نیە لە ڕووی سەربازیەوە بەهێزی زەمینی ڕۆژئاوای کوردستان سنوورەکان ببەزێنێ لەو ڕوانگەیەوە هێزێکی ئەوەی کە پێوتی هێزی جەوهەر هێزی ئەوەی کە بە واستاوی ئاسمانی ئەم هێزانە هێزی زیرەکەن هەمووی بنکە و چواردەوری ئەوەی کە پێوتێت دروستکردنی بازنێکی ئەمیان لە دەوروبەری کۆبانیان دروست کردووە ئێمە ئەزانین کۆبانی ئەکرێتە سەر هێڵی ئەنفۆر هێڵێکی گرنگە بۆ کورد کە دەستی کورد ئەمریکای لە ڕێگەی ئەنفۆرەوە دەستی کورد بگەنێتە سەر حەوزی دەریای سپینە ڕاست خۆی نەکورد بە دیوێکیدا لەبەر پاراستنی بەرژەوەندیەکانی تورکیا ئەوی ئەو ناوچانە داگیر بکات لەو ڕوانگەیەوە هێرشەکان بەردەوامە بۆ سەربەنداری تشی لەگەڵ پردی قەرەقۆزدان بۆ ئەوەی بتوانێت کە پێوتێ دێشکراوەی جوگرافی لە گرێسپیەوە بڕاتە کۆباری هێرشەوە بۆ جەرابوس یعنی ئەو ناوچەیە قپڵکە لە خواریشەوەی کە پێوتێ عین ئیسا لەم فەیشۆسەری تشکیل بگرێ بەرەو من بجڕەوە یعنی ئەو ناوچەی هێڵەکە بە دێشکراوەی لەژێر ناوی درۆ دەدەسەی ئەمریکا دروستکردنی ناوچەی ئارام لە کاتێکا لە بنەڕەتا کورد لە هەر ناوچەیەکا بێت نەگەڕەشەنێ ببێ و ناوچەیە بە پشتێنەوە بە ناوچەی ئارام لەبەرەوە کوردە ڕوبەڕۆی تیرۆر و ڕوبەڕۆی ئەو کۆمەقوژی و ئەو جینۆسایدە ئەبێتەوە کە ڕوبەڕۆیان کورد دەبێتەوە بەلای ناوچەکە لەو ڕوانگەیەوە ئەمریکا و ئیسرائیل هۆشداریان ناوە بە تورکیا لەبەر چەند فاکتەرێک ئەو ناوچەیە ناوچەی هەژمونی ئەمریکا و ئیسرائیلە نابێت شەڕ و ئاشوب و کێشەی دواتیا دروست ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمریکا و ئیسرائیل ڕاپۆرتە ئەمی و هەواڵگیریەکانیان ئەوان پشت ڕاست کردوێتەوە کە ئەو بانکانی کە بەداراییکردن یعنی کە نوێی پرۆسەکەی تۆفانی ئەقسای کرد بریتی بوون $2 کە لە ئەمریکا و هەواڵی عێراق کرابوون بەڵام بە جۆرێک لە جۆرەکان نێردراون بۆ لە ڕێگەی بانکەکانی قەتەرەوە لەگەڵ تورکیاوە نێردراون بۆ فەلەستین بۆ سیریا وڵەمبەرەوەی کە پێوتێ ڕیزبەندی دۆلارەکان ئەمە لە تحقیقا کەشف بووە لە گیرفانی ئەو کەسانە دەریان کردووە کە سەبەب زودنەوەی حەماسن ئەمە خاڵێکی تر کە بە هەر وەریان کردووە لە هەمان کاتا ئەو هێڵەش ئەوەی کە پێوتێ هیلالی شیعی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی هاوپەیمانیان لە ناوچەکە بەداراییەکی زۆر ئەگەڵانی بچڕان ئێستا جارێکی قبوڵی ناکەنەوە هێڵێکی تری نوێی سونەگەرایی توندڕە و ئەوەی کە پێوتێ ئیخوانی لە ناوچەکەیان دروست بێت بۆی ئەم بابەتانە وای کردووە کە تورکیا دەتوانێت هەنگاو بێ هەر ئەمە شەوای کردووەکە تورکیا لە ناوخۆیە جارێکی بیرەوە کاتۆ کە پێوتێ پرۆسی ئاشتی لەگەڵ کووردا داخلی پرۆسەکە لە کاتێکە تورکیا بەهیچ جۆرێک لە جۆرەکان تەنانەت بە ساڵی 2015 باوەڕی بەهیچ جۆرێک لە جۆرەکان بە شتێک نییە کە ناوی پرۆسی ئاشتی بێت سەبارەت بە کورد لە هەمان کاکە یەک بابەتیشمان بیر لەچێ ئەو پەیامانی کە بەڕێز وەجەلال لە ئیمڕاویەوە هەیە پەیامگەلێکی قورسە ئەشمۆ سەر ئەوە ئێستا ئەشمۆ سەر ئەوە ئەو مەسەلەی کە لە تورکیا ئەیکات و پەیامەکانی بەڕێز وەجەلال لە ئیمڕاویەوە بەداخەوە لە باشووری کوردستان هەڵمەتێکی زۆر نائەخلاقی ناشرینی نانەتەوەی هەیە لەسەر ئەو پەیامانە بێ ئەوەی خەڵک لێی تێبگات یعنی جێ تێڕامانە خەڵکێک لە پەیامێک تێناگات چۆن قسەی لەسەر ئەکا ئەمە لە باشووری کوردستانە هەیە و من بۆ خۆم وای ئەبینم ئەمە بریتین لە پەروەردەکردنیەکی نانەتەوەی بەجێبەجێکردنی ئەجەندای تورکی لەناو خاکی کوردستانە پەیامەکانی بەڕێز وەجەلال خۆی لە چەند خاڵێکە ئەبینێتەوە یەکەم ئەوەی کە پێی ئەوتێ بەشداریکردنی پەرلەمان بەشداریکردنی پەرلەمان واتە ئەوەی کە پێی ئەوتێ گەرنتیکردنی یاسایی واتە بۆڕانکاری لە دەستوورا و بابەتە ویزەوە لە تورکیا بە جاریکاری لەم کۆناغرا بوونایە دوو ئەوەی کە پێی ئەوتێ جێبەجێکردنی پرۆسەی دیموکراتی لە تورکیا بە سەرپەرشتیەکی هەرێمی ناوخۆی نێودەوڵەتی گومانی تیانە تورکیا وڵاتێکی دیموکراتی نییە تا باوەڕی بەجێبەجێکردنی بنەماکانی دیموکراتی بێت ئەوەی کە تورکیا ئەیکا بەرامبەر بەگەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان لە باشوور ئەو یێرشانی بۆ سەر خەڵکی سیڤیل ئەمە بریتی لە تێکشتان و لە پێشێرکردنی یاسا و ڕێسا ناوخۆی نێودەوڵەتیەکان دابوونەریتی نێودەوڵەتی ئەو یاسانی کە ئەوەی کە دوو بنەماکانی جەنگ و ئاشتی ڕێکەخەن
ئەم هێرشانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئەویش هەر لەو چوارچێوەیە بە مەبەستی ئەوەی کە بتوانن فشار لەسەر هێزەکانی هەسەدە دروستکەن و ئەمریکا ڕازیکەن کە ئەو هێزانە پاڵپشتی دەکات بە هەڵیان وەشێنێتەوە لە کاتێکا لەسەر ئێمە حەقی ئەومان نییە لێدوان چییە هەواڵەکان چییە پەیامی ترەمپ چییە دارایی ئەبڕێت پاڵپشتیەکانی وڵاتانی تر ئەبڕێ یان نابڕێ بەڵام لە بنەڕەتدا هەرگیز هەرگیز لەم کۆنانە ئەمریکا دەست هێزەکانی هەسەدە هەڵماڕیان و هەمان شت لەسەر هێزەکانی پێشمەرگەش لە باشوورا جێبەجێ ئەبێت بۆ پێکە لێدراوی هەیە بۆ پاراستنی ئەو یاوە استراتیجیە لەبەرەوە ئێمە ئەبینین چەند ساڵێکە ئەمریکا هەوڵای هێزەکانی پێشمەرگە یەک بخات نەدەیتوانی بەڵام ئێستاکە بەناچار لەگەڵ ئەمری واقع ئەمامەڵاتاوی پێوتێ دیفاکتۆ لەبەرەوە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی هەسەدە پاڵپشتیان لێ نابڕێ ئەوەی کە هەیە کێشەکە ئێستا بۆ کورد دەستی پێ کردووە ئەگەر کورد لەم کۆنانیان لە ڕۆژئاوای کوردستان ئێستا بەرپرسیارەتەکە چۆ سەر ڕۆژئاوای کوردستان حەکیمانە مامەڵە نەکات وریانە لەگەڵ دۆخەکەیان مامەڵە نەکات ئەزموونی ڕۆژئاوا خۆی نابێت جێگیر نابێت لەو چوارچێوە فیدرالیزمی کە ئەمریکا کێشایەتی و بە بابەتێکی پێشکەوتوێتە سەر فیدرالیزم ئەگەر ئەوان نەتوانن خۆیان جێگیر بکەن ئاستەنگی بۆ باشوور دروست دەبێت ئەوەی کە پێی ئەوترێ ئەو دروستیایی کە لە باکووریە ئەو ئامادەسازی کە ساڵانێکی زۆرە پەکەکە ئەیکا لە پەروەردەکردنی تاک و ڕێخستنە ئەوەی بەهەدەر ئەوە ڕۆژ ئاوای کوردستان ئێستا لە بەردەم ئاڵنکاریەکی گەورەیە کورد بەگشتی لە بەردەم ئاڵنکاریەکی گەورەیە پێویستی بە دوو بڕیاری حەکیمانە بڕیارێکیان ناوخۆی ئەوەی کە پێوتێ نێوماڵی کورد بابەتێکی تر پەیوەندیدارە بە ڕۆژئاوای کوردستانەوە لەگەڵ ناوخۆی سووریا بەنسبەت نێوماڵی کورد ئێمە ئەزانین بەداخۆ بن ئەماڵێن بەڵام لە پاڵ داخەکەش هیوایەک هەیە ئەنە کەسە ئێمە ئەزانین لە سەرەتای دروستبوونی ئەزموونی خۆسەرۆباتی دیموکراتی کوردستان لە باشوور بە ئاڕاستەکردنی تورکیا لە پێناومانەوەی حکمی خۆیانە هەچ فاکتەرێکی لە پشتەوە بوو بێ بۆ ئێمە گرنگ نییە بەڵام ئەوەی کە ئێمە ئەبینین لە خوێنەوەی واقعەکە بۆ ماڵم بۆ کە ئەمە بۆ جێبەجێکردنی ئەجەندای تورکیا هێزێکی دروست کرد بە ناوی هێنەکەسەوە و هێزێکی تریشی دروست کرد بە ناوی ڕۆژەوە کە باڵی سەربازی ئەم هێزانەیە تا ئێستا ئەم هێزانە بۆ بیکە لە لەدایەکیان لە ئەفریندا یەکراوە لایەن تورکیاوە و کێشە و ئاستەنگ دروست دەکەن و لە هەمان کاتا بەردەوام لە هەوڵی لێدان و لە ئەزموونی خۆسەروی هێزەکان هێزەکە ئەم هێزەکە ئەم کۆتاییە هێزێکی نەیان بۆ بە ڕۆژئاوای کوردستان و هێزەکانی ڕۆژ لە بری یەک جار 1 ملیۆن جاری تر ئێڵەمەوە هێزی بەکرێ گیراوە لە یاسای نێودەوڵەتیان پیانەوتی هێزی مرتەزەقە بەپێی ڕێکەوتنامەی جنێڤی نێودەوڵەتیە چوار ڕێکەوتنامەکە و پرۆتۆکۆلە پاشکۆکەی ئەمانە ناکۆچیان لە ناو ڕۆژئاوای کوردستانە دروست دەکرد بە جۆرێکە ئەوەی کە پێوتری یەکگوتاری یەکڕیزی نێوماڵی کورد ئێمە پێویستمان پێچی لەم کۆناغەیە ئەیان شێوان ئەمە وای کرد پاڵی نا بە ئەمریکاوە کە وا پێویستەکە بۆ پاراستنی بەرژۆندیەکانی خۆی بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەی کە هەیەی لە ناوچەکە و بۆ پاراستنی ناوچەی هەژمونی خۆی و پاراستی ئاسایشی نێتەوە ئیسرائیل کە فشار لەسەر کورد بکە فشارکردن لەسەر کورد دوو ڕەهەندی خۆی بینی ڕەهەندێکی ئەمریکی بوو لەو فشاری کە لەسەر پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕۆژئاوایە کردی طبعا لەگەڵ ڕۆژئاوا فشاری نەکردووە لەسەر ڕۆژئاوا بەڵام فشار کردی لەسەر پارتی دیموکراتی کوردستان کە پێویستەکە هێزەکانی ئەنەکەسە دەستیان لێبەر بە لانی کەم یەکڕیزی و یەکگوتاری نێوماڵی کورد لە ڕۆژئاوا تێبنیا و کێشە و ئاستەنگ دروست نەکا بۆ پێی هێزەکانی ئەنەکەسە لەلایەن تورکیاوە ئەژووربوونەوە طبعا بەڵگە دۆکومنت لەسەرەوە زۆر ناخمە بابەتەکە دووەمیشیان لەسەر نێوماڵی کورد چکە ئێمە وا چاوەڕوانمانە کرد لە دوای هەڵبژاردنەکانی ئەم کۆتایی پەرلەمانی کوردستان کە پرۆسەی پێچێنانی حکوومەت پرۆسەیەکی دوور و درێژ بێت بەڵام بە خۆتی هەڵقورتاندنی ئەمریکا بەوەی کە پێوتێ بە هۆشداریەکانی ئەمریکا وای کرد کە هەردوو پارتی سیاسی باڵادەست لە هەرێمی کوردستانە پارتی و یەکێتی طبعا هەردوو هێزە ئەوەی کە شتێک ئەوتیە کە ئەڵێن لە کوردستانە ئۆپۆزیسیۆن هەیە بە درێژایی مێژوو لە باشووری کوردستانە هێزێک نەبووە لای ئۆپۆزیسیۆن بێت ئەگەر ئۆپۆزیسیۆن ئامادەی هەبوایە ئێستا ئەوە لە مەیدانەکەی بووە کاتێمە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەمان نەبووە ئەم هێزانی کە لە ئێستا دروستە بن ئەتوانی بڵێ هێزی پۆپۆلیستی سەردانەکانیان ئاڕاستەکانیان بەرامبەر بە تورکیا کە من بەڕاستی جێکی ڕامانە نە دەستور نە یاسای ناوخۆی نە یاسای ئەوەی کە پێوتێ یاسای پاراستنی ئاسایشی نەکەوەی نەبنەوەکانی کاری حزبی نە یاسای حزبەکان وەربوونە سەرۆکی حزبێک بزوتنەوەی جوڵانی حکوومەتە سەردانی تورکیاکە و لەگەڵ لایەنی ئەمنیا کۆبێتەوە لەبەرەوە ئێمە هیچ هێزێکمان نییە لەبەرەوە یەکێتی و پارتی کە حکومڕان بێ دانیشتنی ئەمریکا لەگەڵ یەکێتی و پارتی لەژێر فشارە ڕێکەوتنیە کراوە کە حکوومەت ئەبم پێکەرە دروست بکرێ وەزارەتەکان پێکێنانی حکوومەتەکە بەم جۆرە بێت تەرتیباتێکی تریشەیە کە پەیوەندی هەیەش لەگەڵ بەغاڕێکەکرێتەوە ئەو بۆ ئێمە گرنگە ئەو وتارێ ئەو کۆناغەیە کە ئێستا ئێمە لە ڕۆژئاوا پێویستمان پێیەتی ئاڕاستەکردنی
سەرکردایەتی سیاسی و سەربازی ئەزمموی خۆسەرە لەگەڵ هێزەکانی هەسەدە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی دیمەشق. ئێمە ئەزانین حکوومەتی دیمەشق هەر تەشەگروپێکی تیرۆریستی دەستی بەسەر سووریا گرتووە. ئەیانەوێ خۆیان لە پرۆسەی حکومڕانیا جێگیر بکەن و ئەوەی کە پێی ئەوەی دڵنیایی بە کۆمەلگای نێودەوڵەتی و بە کۆمەلگای هەرێمیش هەیەن کە ئێمە هەڕەشەنین بۆ سەر ناوچەکانتان و بۆ سەر وڵاتەکانتان بە بەڵگەی ئەوەی تەنانەت دو بابەتەش هەڵەخوێنەوەی بۆ کراوە کە ئایا وڵاتانی عەرەبی، وڵاتانی ئەفریقی، ئەمریکا، ئەوروپا بۆچی سەردانی ئەحمەد شەرعەکە ئەم سەردانانە دامپیانانە لەگەڵ شەریعەت پێدان. نەخێر بابەتەکە بۆ جۆرە نییە، بۆ گاندنی نیگەرانیە. پێیان ئەوەتێ بە هەتەشە ئەوەتێ ئێوە سەرچاوەی مەترسین، ئێوە قاعیدەن و بەڵام ئەوەی کە پێی ئەوەتێ ڕۆبەکەتان لابردو قات و بۆی باختان لەبەر کردووە. هەمان ئایدۆلۆژیا، هەمان فکر، هەمان حزبی توندڕەویەوەی کە هەیە ئەبوو محەممەد جۆلانی پیانێکی پراگماتیکیە. وەکو ترامپ بە هەمان شێوەی ئەردۆگان یا هەر سەرکردەیەکی تری سیاسی کە توانیوێتی لەسەر دەسەڵات بهێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر. ئەم بابەتە گەیاندنی نیگەرانیەکان وای کردووە کە لە ڕێگەی وەزیری دەرەوە ئەسعەد شیبانی لەگەڵ ئەوەی کە پێی ئەوەتێ ئەبوو محەممەد جۆلانی هەوڵەیە کە دڵنیایی بن بە کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەی کە خۆیان جێگیرکەن. دوای خۆ جێگیرکردن ئەو وەختە ڕوو ئەکەنە کورد کە چۆن مامەڵە لەگەڵ کورداکەن. ئەم قۆناغا بریتێ لە قۆناغی چاودێریکردنی ئەمریکا ئەنجومەنی ئاسایش ئیسرائیل بۆ دۆخەکە. هەر دۆخ و جوڵەیەکە بێ لە ناوچەکە لەم قۆناغەیە. ئەمریکا و ئیسرائیل خۆتیان قورتانەکەن بۆ پاراستنی کورد لە ناوچەکە بە دیاریکراوی ڕۆژئاوای کوردستان. ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەر ڕۆژئاوای کوردستان چی بکە؟ بابەتێکی مەسەلەی چەکدانانی کورد لە ئاشتی شاکرد چەکدان ناگەدابنێ و ناشتوانی دابنێ. چکە دۆزێکمانێ خاڵێکی داریکراو دێ وڵاتت نییە. بەردەوام ڕۆبەڕۆی چینۆساری بێت و ڕۆبەڕۆی کۆمەڵکوژیە بیتەوە بە شێوازی ئەمە جۆر. لەبەر مەسەلەی چەکدانانی هەسەدا ئەو بابەتێکی تەحسیل حاصڵە بە هیچ جۆرێک داینایە و ئەمریکاش قبوڵی ناکا. وا پێویستەکە سەرکردایەتی ڕۆژئاوای کوردستان و هێزەکانی هەسەدە کە بەڕاستی من ئەمە مجامەلە نییە، بەڵام بۆ بڕیارانی کە ئەیەن، بۆ جوڵانی کە ئەیکەن، بۆ پەیوەندیانی کە دروستیان کردووە، بۆ زەمینەسازی و تاکسازی و نیشتیمانسازی و ئیدارەسازی کە کردویانە پێمان ئەڵێن هێزەکانی هەسەدە فەرماندەکان بە دیاریکراوی هەواڵ مەزلوم عەبدی و پەیوەندیەکانی دەرەوەشیان کە وەرچاوبوونە بارزەکەی خاتو ئیلهام ئەحمەدە توانیویانە کە پەیوەندیەکی باش دروستکەن و خۆشیان جێگیرکەن و ئەتوانن بە شێوەی توانیان و بەردەوامیش پشتیوانی زیاتری ئەمریکا و ئیسرائیل وڵاتانی ناوچەکە بۆ خۆیان بەرکێش دەکەن. بەدیوێکی ترە ئەمریکا پرۆژەیەکی نوێی هەیە بۆ سووریاییە. ئەو پرۆژەیەکی ئەوتیە پرۆژەی بە فیدراڵیزەکردنی سووریا. ئەلەو پرۆژەی بە فیدراڵیزەکردنی سووریا ئەگەر کورد بوریانە مامەڵە نەکە ئەو دەرفەتەی لەسەر بڕوا لێ بڕوا باشووری کوردستان و ئەو خەباتی کە لە باکووریشە پێم وایە ئەکەوێتە مەترسیەوە. نەک بۆ جۆرێکە کۆتایی پێوێ، بەڵام ئەکەوێتە مەترسیەوە ئاسۆیەکی ژێر کە لە باکووری کوردستان یا ئەوە تا بە شۆڕشی شەکداری یا ئەوە تا بە ملکەتکردنی تورکیا پرۆسەکە بکات. بە تایبەتر کە ئێمە ترامپ ئەزانین هەڕەشەی پیشانەوە لە هاوپەیمانێتی ناتۆ ئەکات کە لە ناتۆ بکشێتەوە ئیتر چیتر تورکیای بۆ گرنگ نابێت. ئەندامی ناتۆیە هاوپەیمانێتی نابێت بە بابەتێک و بە تایبەتر کە تورکیا لە هاوکێشەکەکانە لەوەی کە دەواازەی گواستنی بزەبوو پێگەکەی لە دەستی هەڵێستا ئەو ئەرکە ئەو دەواازەیە بە ئیسرائیل سپێردەوە. ئەمە وا ئەکا کە کورد پێویستی بەوە بێکە بە یەک وتان لەگەڵ کۆی هێزەکانی تر کە لە هێزە سیاسەکان مەبەستمە لە ڕۆژئاوای کوردستان وا پێویستەکە بە یەک وتان داخلی دارستان دەکە بێ لە هەمان کاتا ئێمە و خەڵکی باشوور ئەرکێکی نەتەوەی ئەخلاقی ویجدانیە لەم قۆناغ هەستیارە بە هەموو جۆرێک لە جۆرەکان لە ڕووی مادی معنەوی حزبیەوە پشتیوانی ڕۆژئاوای کوردستانی و ڕۆژئاوای کوردستانیش ئەو پشتیوانی و ئەو پاڵپشتێ بە هیچ جۆرێک لە جۆرەکان ڕەت ناکاتەوە بەڵگەی ئەوەی هەر ئەم مانگە 25 مانگ ئێمە دیدارێکمان کرد، دیداری باشوور بۆ ئایندەی ڕۆژئاوای کوردستان لە سووریایە کێژنیارگەرێکی زۆر پێشکەش کرا کە بتوانین وەکو خاڵێکی بەهێز بەکاری بێنین هەم لە کاتی نووسینەوەی دەستورە کە بەشداری بکەن، هەم لە کاتی ئەوەی کە پێوتێ جێگیرکردنی هێزەکانی هەسەدا کە بۆ هەیکەلی ئێستا هەیە ئەمریکا جێگیری ئەکاتە سوپای سووریای نوێ یاقم دوای نووسینەوەی دەستور دوای دیاریکردنی عەقیدەی سەربازی دوای ئەوەی کە پێوتێ بە دامەزراوەیکردن کۆی ئەم دۆخانە لە سووریاوە ئەکات کە ئەوەی کە پێی ئەوتێ ئەو پلانی ئەمریکا بۆ جێبەجێکردن بێتە دی لە هەمووی گرنگتر یەک بابەتەوە میشە جەختی لەسەرەکەمەوە. سووریا بێکانگیری ئەمێنێتەوە، مانەوەی سووریاش بێکانگیری بابەتێکی کێشەیە خۆ عێراقیش ئەوە تا هەر لە 2003ەوە لە 2005ەوە کە دەستور تەوزیعکراوە یەکێتی خاکی عێراق پارێزراوە، بەڵام ئایا دۆخی کورد وەکو جارانەتیە بێگومان نەکرد جۆری وڵاتەکە لە وڵاتێکی سادە و گۆڕاو وڵاتێکی فیدراڵی
ئەوەی کە بی ئەوتیە شۆڕکردنەوەی دەسەڵاتە لە دەستورا بە حسابشکە فیدرالیزم شۆڕکردنەوەی دەسەڵات ئێمە لا مەرکەزی ئیداریمانە بەڵام لە واقع ئێمە ئەوەمان هەیە کە پێوتێ لا مەرکەزی سیاسی ئەم ئەزمونە بە قوڵتر و بەرفراوانتر بۆ ڕۆژئاوای کوردستان زاراوەیەکی نوێریەتی ناو زاراوەی زانستی سیاسی و سیستمی سیاسیەوەی کە پێوتێ فیدرالیزمی نەرم سۆفت فیدرالیزم ئەم بابەتە لە بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا جێگیر ئەدرێ ئەزموونی خۆسەر ئەبێ بە هەرێمێکی فیدرالی بگرێت لە فیدرالیش بەرفراوانتر نزیکە بێتەوە لە ئۆتۆنۆمی کە مەزانی بە فیدرالی لە مەزانی کە بەدەبیتیایە و هێزەکانی هەرسەردەشۆک و هێزێکی نیشتناپارێزی کوردی هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیل و کۆی هاوپەیمانەکانی لە ناوچەکە ئەمێنێتەوە ئەوەی گرنگە لەم کۆناغا بۆ کورد هەر بە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و کوردستانی سووریشەوە ڕاستە ژمارەکەی کەمە بەڵام کۆمەڵە خەڵکی زۆری کوردپەروەر خەڵکێکە خاوەن هزم و گێردانەوەی تایبەت بە خۆیەتی وتوانی شانیلۆبی کرد ئەوانە دەتوانن هەمووی پاڵپشتی ئەزموونی خۆسەر بە ڕۆژئاوای کوردستان بکات و ڕۆژئاوای کوردستانیش بە دیوێکی تیان لە بەردەم کۆناغێکی بەرپرسیارەتی هەستیاریایە لە بەردەم جێگیرکردنی ئەزموونی خۆسەر و لێزمانەوەی هێزەکانی هەسەدەیە لە هەمان کاتا ئەو بەرپرسیارەتیشی لەسەرە ئەگەر ئەوان خۆیان نەپارێزن ئەوە ئەبێ بە دەواازەیە بۆ کەوتنی هەرێمی کوردستان لە باشوور کەوتنی هەرێمی کوردستان لە باشوور یعنی گەڕانەوەی دۆزی کورد بۆ 100 ساڵ پێش ئێستا بابەتەکە قورسە بێ بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵامی تر کاتەکە دەستێبوو لە خۆش بێ ساڵی نەلایەوە بۆی کار توگەشتی کراوە دەست پێ بکەین حەزەکەی ئاوا دەست پێ بکەین پێم باشە سێ کەس بۆت بگرین و دواتر دەناو دەگەڕین بوو گفتووەکە بۆ شەوە